بینەرانی بەڕێز و خۆشەویست شەوتان باش بە ئومێدی لەشساغی و تەندروستی و دڵخۆشی بۆ هەموو لایەکتان لە بەرنمەیەکی دیکەی بە کاتی عەقڵ لەگەڵی بەڕێز و خۆشەویستە بە یەکەگەینەوە بۆ وەستان و تاوتۆکردن و شیکاریکردنی پرسێک لەو پرسانەی کە ئێمە لە هەرێمی کوردستان دەگیریانین بەڵام لە گۆشەنیگایەکی جیاواز لەوەی کە میدیای کوردی خەریکەتی بێگومان ئێمە لەم بەرنمەیە لەسەر سیستمی ئابووری هەرێمی کوردستان لە دیدگایەکی زانستیەوە ئەوستین ئێمە زۆر گوێ بە ژمارە و ئەو قەیرانە ڕۆژانەیە ئابووریانەی وەکو موچە و گەندەڵیەکانی باری ئابووری ئەوانە کەمتر ئەوەستین ئێمە هەوڵەیەین لە دیدگای زانستیهی ئابووریەوە لە دیدگای ئابوورناسیەوە هەوڵەیەین کە سەرەتایەکی هی زانستیانە بۆ ناسینی کەفتی ئابووری لە هەرێمی کوردستان سیستمی ئابووری لە هەرێمی کوردستان دابنێ دیارە ئابووری هەرێمی کوردستان ئابووریەکی تایبەتیەوە وەکو چۆن ئابووری هەموو کۆمەڵگایەک جۆرێک لە ڕنگ و بۆی خۆجێیی و خۆماڵیهی هەر کۆمەڵگەیەکی پێ بێگومان ئابووریش لە هەرێمی کوردستان چیرۆکێکی تایبەت بەخۆی هەیە کە بێ ئەمە ئەم چیرۆکە بناسیین لەکوێ دەستی پێکرد پاڵەوانەکانی چێن دەرەنجامەکەی چییە و ئەکرێ بەرەو چۆ بڕوا بە چه ئاخارێکە بڕوا لەم بەرنمەیە بە دوو دیوە یەکەمیان لەسەر سروشتی کەرتی ئابووری لە هەرێمی کوردستان وستین و دواییش لەسەر لێکەوتە و کاریگەری کۆمەڵایەتی و تا ئەندازێکی زۆر سیاسیەکانی ئەم ئابووریە لەسەر هەرێمی کوردستان ئەوستین ئەویش بە میوانداری ئەزیزان و خۆشەویستان دکتۆر نیاز نەجمەدین کە لێرە لە ستۆدیۆ لەگەڵمایە دکتۆر گیان بەخێربەی هەروەها هاوڕێ ئەزیز و خۆشەویست کاندیداتی دکتۆرا کاک کەمال چۆمانی کە لە بواری زانستە سیاسیەکانە خوێنێ لە ئەڵمانیاوە لەگەڵمانایە سڵاو کاک کەمالی ئەزیز و شەو باش شەوی ئەوەش باش کاگیاسین سڵاو بۆ دکتۆر نیاز و بۆ بینەرانی هێژە سواز بۆ تۆی ئەزیز و خۆشەوی سڵاو لە تۆش لە بینەران دووبارە دکتۆرجان لە لای جەنابتەوە دەست پێکەم لە بەرەوەی نزیکی دەنگم زۆر پێ دەکات و ئەوە طبعاً ئەوەی کە لە کوردستانە هەستی پێکرێ یعنی سەرباریەوەی زۆرە نووسرێ زۆر قسە ئەکرێ ئیدعای گەورە هەیە بەڵام دوجار کە ئەچین ئەگەڕین بە دوای سەرچاوەکانە بە دوای توێژینەوەکانە بۆ ناسینی ئابووری جا ناوێنەی کارت ناوێنەی سیستم ناوێنەی ڕژێم هەر شتێکە شتێکی وامان دەستگیر نابێ کۆمەڵێک طبعاً لەگەڵ ڕێزمە بۆ هەوڵەکانی جەنابت و کۆمەڵی خەڵکی دیکە بەڵام دیارە ئەوانە هەوڵی زۆر کەمن ینی لە چاو ئەو حکایەتی کە لە دوای ساڵ 1990 دەستی پێکردووە ڕەنگە دەرەقەتی هەموو ئەوە نێن ینی ڕەنگە لایەنێک لە لایەنەکانی ئەو حکایەتە ڕوونکەنەوە یعنی هەوڵی کەم هەیە بۆ ناسینی ئەم کەرتەکە ناوی کەرتی ئابووری لە هەرێمی کوردستان چۆن ینی جەنابەت وەکو ئابووری ناسی وەکو کەسێک کە لەم بوارەیە شارەزاییەکی بەرفراوان تەیەوە چەندها توێژینەوە و چەند کتێبێکت نووسیوە چۆن ئەتوانین ئەمە بخێنە چوارچێوەیەکی هیزانستیە و خوێندنەوەیکی بۆ بکەین زۆر خۆشحاڵم مامۆستا لە بەردامەکەتان جارێکی تر یەکە بینینەوە سڵاو ڕێزم بۆ هاوڕێ عەزیزم کاکەمال لە دەرەوەی وڵات ڕاستی مامۆستا پێناسیەکی زۆر دقیق نییە بۆ هیچ ئابووریەک لەسەر ئەم زەویە بەڵام لە قۆنارێکی دیاری کراوە ئەکرێ یەکێک لەو توخمانی کە هەیە زاڵ بێ بەسەر ئابووریەکەیە با بڵێن کە باسی ئابووری ئەمریکیەکەین یەکسەری ئابووری بازاری ئازاد و لیبرالیزم و ئەوانەمانێتە بەرچاو بەڵام سینی زیاتر ئابووریەکی سۆشیالیستی بەرە و هەنگاوی ناوە بەرە و بازاری ئازاد تێکەڵی کردووە هەرێمی کوردستان بە بڕوای من پێناسێکی دقیق ناتوانین لە ئێستاە بۆی بکەی ئەکرێ بڵێم توخمەکانی ئابووریەکی بازاری ئازاد لیبرالیستی تایە یاویژەوەی مقدارێک بازارتیە ئیشەکە مقدارێک خواست و خستنە ڕووتە ئیشەکە کۆمەڵە کۆمپانیا و فرۆشیار و ئەمانە بینین جا قاوەخانەیە ڕێستورانتە یا هەر شتێکە مقدارێکیش لە ئابووریە کۆنەکە لە ڕووی مێژووییەوە کە سۆشالیستی بووە سۆشالیستی بۆ معنایی بەبەسم هەیبەنەی دەوڵەت بۆ کە پێڵەن دەوڵەتی سەرمایهداری بۆ هەندێکتر پێڵەن مقدارێکیش ئەوەی تایە بە دەلیلی ئەوەی حکوومەتێکی زۆر گەورەمان هەیە لە ڕووی عەدەدی لە ڕووی ژمارەی کارمەند و کاتێم حکوومەتە خەرجی کەم کاتەوە
ئابوورێک یەکسەری زۆر بەڕاستە خواست بەعنی هەموو شتێک پێوی بەستراوە کزە بێت میقدارێک ئابووری ڕێعی تایە بەو پێی کە ئێمە لەسەر عراقین و ئەزانین کە ئێستا کە بۆرێنەوتەکانمان وەستا و هەناردە ناکەین و ئەمانە نەوت بەشێکی گەورە لە هەناردەمان پێکەهێنێ بەشێکی گەورە لە داهاتی حکوومەتیشمان پێکەێنێ ئێمە لە هەرێمی کوردستان بەعزی داتا هەیە نیمانە نازانین لە کۆی GDP هەرێمی کوردستان لە کۆی بەرهەمی هەرێمی کوردستان چەند پێکەێنێ بەڵام بە تەئکید گەورەیە بەڕای من ئەوەشی جارێکی لەبارەیەوە قسەشمان کردو لە سەری نووسیوە سەرمایه‌داریکی دۆست خواست یعنی یەکێک لە ڤێڕژنەکانی سەرمایه‌داری ئەویش بریتە لە تەنسیقێکی بەهێز لە نێوان بزنسمان و سیاسیەکانە زیاتر ئەو جۆرە بزنسانە ئیش ئەکات و گەشاکە کە سیاسی باڵادەست و بە تایبەت تەکەتوری باڵادەست ئەتوانێت پشتیوانی بکات چۆن مڵی سیاسیەکە کۆمەڵە دۆستی هەیە دۆستێک و چەند دۆستێکی فرە دۆستە لە بواری بزنسە چانسەکایە بەو کەسانەی کە لە خۆیەوە نزیکن ئەویش چۆن ئێمە کە ئەچینە ناو بازاڕی کارۆک و کارمەند فەرق و جیاوازێکی زۆر زۆرەکەین لە هەرێمی کوردستانە ئەگەر من کەسێکی حیزبی بم اعتیبارم زیاترە بێ لە لای ئەو حیزب ئەگەر سەر بە حیزبی باڵا دەست بم لە بەدەستهێنانی هەموو پۆستێکە و ئەگەر کەسێکی ناحزبی بم نوعێکی ترە و ئەگەر محەجەبەیەک بێ کچێک نوعێکە گەر محەجەبە نەبێ نوعێکی تر ینی هەموو ئەم جۆرە ستاندارد و پێوەرانە هەیە لەسەر و پێوەری کەفاعەت و دڵسۆزی ئەم جۆرە شتانە و ئیشەکات و فعالە بۆ بزنسمانەکانی شوان بە تەسەرچوولە جاران ئەو کەسانە زیاتر ئیشان دەسەکە و کە ڕەفیقی شاخ بوون ئێستا ئەگەر لە بزنسی شەعینەشت ئەو دۆستانی خۆیان اینجا دوای دابەزێت بۆ کەسی دەرەجە یەکی خۆیان اینجا دوای دابەزێت بۆ خزمیان و دۆستیان و ئەمانە ئەمە معنای ئەوە نییە کە من بمێت بزنسمان تۆ مەدبارکەم بەوەی کە تۆ بە ماندووبوونی خۆناگەی بەشێت یان ئێوە شەر خەریکی پەیوەندی دروستکردن لەگە سیاسەکان و بەمە فەرسەت دروستەکەن بەس ئەمێکێکە لە توخمەکانی ئەزانم ئەمانش لە کۆمەڵە ترسی خۆیانەوەکەن ئەزانم کە سیاسەکەش لەبەرچی وە ئەکات و طبیعەتی کۆمەلگاکەوەیە بگەڕێنەوە سەر ینی بە کورتی بڵێمەوە من تعریفێکی دقیق بۆ ئەم ئابووریە شکنابم ناشزانم لە ئاخیرە کامیانەی بنەوە بەس پەیوەندی نییە بەوەی کە کارکتەرە سیاسەکانێکی کورد ڕەنگە شارەزاییەکی زۆر وردیان سەبارەت بە فەلسفەی ئابووری و چۆنێتی بنیادنانی کەرتی ئابووری و گرنگی ئابووری تەمان گرنگە هینەکە ینی گرنگە بە تەنیا ئابوووریەکەی نا بەس گرنگێک سیاسیەکەی ینی گرنگیە کۆمەڵایەتەکەی ڕەنگە لەمە هین نەکەن لەبەرەوە ئەمە وای کردووە کە لە کوردستانە فەلسفە هیچ ئابووری هیچ فەلسفێکی لە پشۆنە بێ دوجار ببێ بە تێکەڵەیە کە لە چشتی مجەور بچێ زیاتر هاوڕام بۆ مانایی کە ئێمە ئەتوانین بڵین سێ کارکتەرمان هەیە لە کۆمەڵگایە کان خەڵکە ئەویتریان سیاست دانەران و سیاسەکانن ئەوان تریشن کە خەریکی زانستن من زانستی ئابووریەوە بیرەکەنەوە ئەم مشکلێک لێرە هەیە ئەوەیە کابرای سیاسیەت چەمکەکانی بازاڕی ئازاد واتە خواست و قستنە ڕوو ئیش بکەن و حکوومەت ڕۆڵێکی کەمی هەبێت ئەمە کورتی ئەو ئایدایە وەرەگرن بەڵام زۆر قوڵ نەبوونەتێتەیە زۆر لی تێ ناگەر کە لەچەوە هاتووە هەموو خەزەکە شتێکگەشتن نییە بەشێکی بەرژەوەندی واخوازەیە چکە ئەو ململانیەی لە کلاینتەلیزم و ئەنی خزمێنە و مەحسوبیەت و سڕاعی بینی بنەماڵەکان و ئەم جۆرەشتانە زۆر ڕەنگی ڕۆڵی هەیە لەسەرەوەی چ ئایدۆلۆژیایەک هەڵەبژێری ئەبێ بە ئایدۆلۆژیا لەوەی زیاتر وەکو زانستێک تەعامل لەگەڵا کە لەبەر بە بڕای من نەک بە تەنها نەقسی تێگەیشتنیان هەیە بەڵکو کەم کورتیش نوعێکی کۆمەڵێک دافعیت پاڵنەریشیان هەیە کە ئەزانن بەرژەوەندیەکانیان و ئەخوازێ لەم قۆناغا بۆ ئەو هەڵەبژێرن لەو قۆناغا بۆ ئەوی تر هەڵەبژێرن ئیتر هەر بۆ چەشنە بەڵێ دەست خۆش دکتۆر جان ئەچمە لای کاک کەمال پرسیاری لەکەم ئایا ئەو سیستمی کە دکتۆر نیاز ئاماژی پێەیە یعنی سیستمێکە لەسەر ینی هەڵقوڵاوی پێداویستیەکانی خەڵکی کوردستانە یاخود ئەتوانێ وەڵام گۆی پێداویستەکانی هی کۆمەلگەیەکی وەکو کۆمەلگەی هەرێمی کوردستان بێت کە کۆمەلگەیەکی لە دوای ساڵی 2023 و کۆمەلگەیەکە پەیوەندی بە گلۆباڵەوە هەیە کۆمەلگێکی دابراونیە وەکو کۆمەلگای پێشنەوەتەکان و دواتریش کۆمەلگەیەکی گەنجە پڕە لە گەنج ئەم گەنجانە زمانە زانن و پەیوەندێکی زۆریان هەیە بە
هەموو ئەو تایبەتمەندی تازانی کە لە دنیا هەیە یعنی ئەم ئابووری ئەتوانێ وەڵامگۆی ئەم پێداویستیانە و ئەم تایبەتمەندی تازانی کۆمەڵگە ئێمە بێت کە کۆمەڵگەیەکە گەوتۆتە ناو جیهانەوە و پەیوەندێکی گەورەی بە جیهانەوە هەیە. کاگیاسین ئەو ئابووری کە ئێمە لە کوردستان هەمانە وەک دکتۆر نازیش باسی کرد کە لە ڕووی زانستیەوە کرۆنی کاپیتالیزمیان سەرمایه‌داری دۆستخوازان ئەو کرۆنی کاپیتالیزمە کە لە کوردستان هەیە بەهۆی ئەو سیستەمە ڕێیعیەی کە لە دوای 2023 دروست بووە بە تایبەت سیستەمێکە بەڕاستی لەلایەکەوە ئەمریکا لەگەڵ خۆی هێنا سیستەمی نیۆلیبرالیزم و یەکێک لە ئامانجەکانی داگیرکردنی عێراقیشەوە بوو کە عێراق ئەبێ ئەو ئیکۆنۆمی هەیە ئەو ئابووری هەیە ببێتە ئابووریەکی بازاڕی ئازاد ئابووریەکی لیبرال کە تێیدا ئیتر بازاڕی ئازاد کۆمپانیاکانە بێ ئازاد بن و نەوت لەلایەن کۆمپانیا نێودەوڵەتیەکانەوە بەڕێوەبرێ حکومت بچووک بکرێتەوە دەستی حکومت لە ناو بازاردا کورد بکرێتەوە تا ئاخری ئەم بازاڕی ئازادە لە ئەم ئیکۆنۆمی کاپیتالیزمە لە دوای 2023 بە تایبەت بەهۆی هەبوونی یاخود هاتنی شەپۆلێکی پشتیوانی نێودەوڵەتی دارایی بۆ هەرێمی کوردستان لە هەمان کاتیشدا بەهۆی هەناردەی نەوت کە عێراق جارێشتر هاتەوە ناو بازاڕی نێودەوڵەتی و نەوتی خۆی هەناردە کرد و هەرێمی کوردستانیش بۆ ساحەبی نەوت ئەم جۆرە ئابووری کە ئابووری نەوتیان پێگوترێ لە قۆناغی سەرەتادا گەشەیەکی زۆر دروستە بێ ئەم گەشە ئابووریە سەرەتا لە هەرێمی کوردستاندا بینیمان و بەتایبەت بەهۆی ئەو بودجەیەی کە لە عێراقیشەوە هات ئەم ئابووریە نەوتیە گەشەیەکی خێرا دروستە بێ بەڵام لەگەڵ ئەو گەشەیەشدا لەبەرەوەی زۆربەی هەرە زۆری ئەو پارەی کە دێت لە نەوتەوە دێ ئەم پارەیە جارێشتر پارە دروست ناکاتەوە و نابێتەوە هۆی دروستکردنی پێشکەوتن یعنی نەکگەشە بەڵکو پێشکەوتنی ئابووری ئەمە هەموو ئەو پارەی کە لە نەوتەوە دێ سیاسەکان لە سیاست بە سەرفیەکەن و ناتوانێت ئابووری دروستکە لەبەرەوە کەلێنێکی زۆر گەورەی نادادگەری کۆمەڵایەتی دروستەکە نادادگەری ئابووری دروستەکە ئەمەواکە کە بۆ منە کۆمەلگای کوردی کە کۆمەلگایەکی هەرەوەزی بووە لە بەر لە 2023 و لە مێژوویەکی هەیە لە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی کەلتوریەوە حتا لە ڕووی دینیەوە هەروە لە ڕووی سیاسیشەوە کە بەهۆی ناسیۆنالیزمی یاخود بەعسیزم یەکێک لە بنەماکانی بەعسیزم سۆشیالیزم بووە ئەم ئابووریە کۆلەکتیڤ ئەم ئابووری هەرەوەزیە فەشەل دەهێنێ ئەبێتە هۆی چێبێتە هۆی دروستبوونی نادادگاریەکی گەورەی کۆمەڵاتی و ئابووری لەبەرەوە ئەگەر ببینین گەورەترین یعنی منەڵێم یعنی وەڵامی پرسیارەکە بۆ جۆرەیە ڕنگدانەوەی خواستی خەڵک نەبووە و نەبوو هۆی ئەوەی کە خۆشبەختی خۆشگوزرانی بۆ خەڵک دروستکە هەر لەبەرەوەشە لە لووتکەی پێشکەوتنووی لە لووتکەی گەشەی ئابووری هەرێمی کوردستان لە لووتکەی ئەوەی کە ئابووری کوردستان لە کۆمەلگای نێودەوڵەتیشدا بەوە ناسرابوو کە ئابووریەکە وا گەشەکە لەوێدا هەفتەی شوبات دروستە بێ یعنی هەفتەی شوبات وەڵامێکە بۆ ئەو نادادگاریە کۆمەڵایەتی و ئابووریەی کە نیۆلیبرالیزم لە هەرێمی کوردستاندا دروستی کرد ئەو ئابووری نەوتیەیە کە لە هەرێمی کوردستاندا دروستی کرد بۆ هۆی لەبەرەوەی وەڵامی پێداویستەکانی کۆمەلگای کوردی نەدایە بەڵێ ئێستا بێگومان دوای ئەو هەموو قەیرانە ئێستا ڕەنگە زیاتر لە وێنەکەی بەتەواتی کەوتبێتە ژێر پرسیارە و کەوت بێ بەڵام قسەکە لەسەر ئەوەیە کە ئەم شێوازە ئابووریە کە دکتۆر نیازیش ئاماژی پێە بەشێکی بە میراد لە دەوڵەتی عێراقیەوە ماوەتەوە بەشێکی لەگەڵ هاتنی ئەمریکا لە 2023 هاتووە یعنی تێکەڵەیەکە کە هەندێک کەس پیان وایە ناونانی بەوەی کە ئەمە جۆرێکە لە سەرمایه‌داریە جۆرێکە لە نیۆلیبرالیزم زوڵمکردنێکە لە سەرمایه‌داری زوڵمکردنێکەنە لەو چەمکانەیانی چونکەم ئابووریە ڕەنگە بەخوێی چێشتیش بە نیۆلیبرالیزم یا بەهۆی بە سەرمایه‌داری نەگاتەوە چونکە تایبەتمەندیەکی لۆکاڵی خۆی هەیە کە ئیش بە ئەجندایەکی زۆر لۆکاڵی زۆر حیزبی و زۆر بەرتەسک ئیشەکە تا چەند ئەم سەرنجە دروستە نیۆلیبرالیزم تەنها یعنی سەرمایه‌داری خۆی سیستەمێکی زۆر خۆگونجێنە سیستەمێکە هەمەتوانێت لەگەڵ کۆمیونیستی چین بگونجێ هەمەکرێت لەگەڵ عێراقدا بگونجێ هەمەکرێت لە هەرێمی کوردستاندا بگونجێ ئەمە خۆتان نەزان یعنی ناسیۆنالیزمی کوردی یا بزوتنەوە ڕزگاری خوازی کوردستان بەر لە 92
لە پاڵیدا تا ڕادەیەک دوو بەرە هەبوو، بەرەیەکیان کۆنزەرواتیڤیزمی پارتی دیموکراتی کوردستان و بەرەیەکیان بەرەی چەپی یەکێتی نیشتمانی و کۆمەڵی ڕەنزەران. بەڵام بەهۆی کەوتنی بلۆچی سۆشیالیزمەوە لە 89 لە 92 کارێمی کوردستان دروستە بێ، یەکێتی تەنانەت کۆمەڵی ڕەنزەران لە ناوخۆیدا ئەتوێنێتەوە لە هێزێکی چەپگەرەوە هێدی یەکێتیش تەسلیمی ئەو ئیرادەیە نیولیبرالیزمە بێ. و بەداخەوە لە دوای 2023 یەکێتی و پارتی ئەو سیستەمی کە حکوومەت هەرێمی کوردستان لەسەری دروستە بێ بە تەواوی تەسلیمی سیستەمی نیولیبرالیزمە بن و سیستەمێک کە لە ئەمریکا نەیتوانی وەڵام دەرەوەی کۆمەلگای ئەمریکی بێ. و ئێمە یعنی شتێکمانەیە بە ناوی واشنگتن کۆنسنسس، ئەوەی ڕێکەوتنامەی واشنگتن نەکەوت ڕێکەوتنامەی هەرێمی کوردستان لە 1990 بەڵکو ئەو ڕێکەوتنە یاخود ئەو سازانی واشنگتن کۆنسنسا کە ئیش لەسەرچیەکە کە بێ IMF قەرزداتە وڵاتان بازاری خۆیان ئازاد بکەن و بازاری خۆیان بکەنەوە بۆ کۆمپانیەکان و ئەوەشەی کە زۆربەی هەرە زۆری کۆمپانیەکانی عێراق خۆیان پرایڤەتایز کرد و هەرێمی کوردستان بە قوڵی بەتابەت حکوومەتەکەی نێچیروان بارزانی، یعنی کە چەند ساڵێک سەرۆشی حکوومەت بوو بە قوڵی ئەو سیستەمەی جێبەجێ کرد. ئەم سیستەمە ئەکرێ لە هەرێمی کوردستان زۆر خۆ گونجێن بوو. بەڵام کێشەکە لە چیدایە؟ کێشەکە لێرەدایە. ئەو سیستەمە لە ئەوروپا یاخود کە لە ئەمریکا بەهۆی هەبوونی دامەزراوەکانەوە، بۆی هەبوونی دیموکراسیەوە، بۆی هەبوونی کۆمەلگای ئازادەوە یاخود بڵین کۆمەلگای مەدەنیەوە، لەگەڵ هەبوونی حکومڕانیە کە حکمی قانون تێدایە، لەبەرەوە هەمیشە بڵین هێزە چەپگەرەکان یاخود هێزە سۆسیالیستەکان بە نەوری لیبرالیزمە کە لە سویدیا یاخود لە ئەڵمانیا جیاوازە لەوەی هەرێمی کوردستانەیە، بەڵام لەوەی کە لە هەرێمی کوردستانەیە دیوە هەرە ناشرینەکەی نیۆلیبرالیزم، دیوە هەرە ناشرینەکەی سیستەمی سەرمایه‌داری دێ لەگەڵ دیوە هەرە ناشرینەکەی خێڵگەرایی کە لە هەرێمی کوردستاندا بەخۆدووە یەکانگیرە بن. لەبەرەوەمە چی دروستەکە؟ نخبەیەک دروستەکە لە نخبەی سیاسی کە زۆر بەشیان ئەو نخبە سیاسیە لەگەڵ عشیرەتەکاندا لەگەڵ یاخود عقلیەتی عشیرەتگەرایی و دەرەبەگایەتیدا هاوپەیمانێتیان هەیە، خۆیان نەسەپێنن بەسەر بازاردا، خۆیان نەسەپێنن بەسەر کۆمەلگای کوردیدا. وەمە چۆن نەتوان خۆیان سەپێنن؟ بەهۆی ئەوەی کە ئەوەی هەیە پارەی ئاسان هەیە. ئەم پارەی ئاسانە لە شوێوە دێ، لە نەوتەوە دێ. ئەی تۆ تەماشا دواتر دێنە سەر باسی مەسەلەی نەوت و مەسەلەی بێگومان. دەستخۆش چۆمانی جان، بێگومان دێمە وڵات بۆ تاواکردنی بۆ پرسیاری تری لە یەکەم لە پرسیاری داهاتوە لەسەر ئەو پشبەستنە بە نەوت و بە ئابووری ڕێعی قسەی ترەکەین. بەڵام ئەگەر بێمە لای جەنابەت لە یەکێک لە وتارەکانیە بەختیار عەلی یەک جیاوازی زۆر ڕیشەی لە نێوان سەرمایه‌داری خۆرهەڵاتی لەگەڵ ئەو خۆرئاوایی لەگەڵ ئەو سەرمایه‌داری کە لە خۆرهەڵاتە هەیە جیاوازێکی وردەکە. جیاوازەکەی بریتیە لەما سەرمایه‌داری خۆرئاوایی پێویستی بە مرۆڤە، لەبەرەوەی ئابووریەکی ڕێعی نییە، پێویستی بە ئینتاج و بەرهەمێنانە و حتا زانستی ژێکێک لە داینەمەکانی زانست بریتیە لەوەی کە پێداویستی هەیە، بۆیە زانست زۆر پێشەکەوێت لەوێ. ئەم پێویستە بە ئینسان وای کردووە کە وتاری هیومانیزم، مافەکانی مرۆڤ و ڕێزگرتنی ئینسان لەبەرەوەی کە دوجارە بێ بە کرێکارە بێ بە دەستی کار لێرە گرنگە. بەڵام ئابووری خۆرهەڵاتی یاخود سەرمایه‌داری خۆرهەڵاتی عەلە لەقەل لە تایپە خۆرهەڵاتیە ناوەڕاستەکەیە کە ئابووریکی ڕێعی و پشتی بە نەودەسە زۆر پێویستی بە ئینسان نییە، بۆیە لێرە بەهای ئینسان بەو شێوەیەوە بەڵامە یەکێک لە گۆشەنیگاکانە جینا بە مطلقی ئەویش هینی نەکردەوە. ئەمە تا چەند ئەتوانین لە خوێندنەوەی ئابووری هەرێمی کوردستانە یاخود لەو سیستمە ئابووری هەرێمی کوردستانە وەکو سەرنجێکی ئابووریانە وەریگری؟ ڕاستی خۆرهەڵاتی ناوەڕاست ناوچێکی زۆر گەورەیە، نزیکەی 20 بۆ 22 دەوڵەت بە خۆرهەڵاتی ناوەڕاست دانرێ. ناتوانانی یەک پێناسە بەسەر هەر هەمیانە دابنین و ئەبێت لەگەڵ ڕێزم بۆ کاک بەختیار عەلی کە پوینتێکی جوانی هێناوەتە پێشەوە بۆ گفتوگۆکردن، بەڵام ناتوانانی یەک جۆر پێناسە بەسەر هەمیانە ئەوە بکەی. مەسەلەن تونس نوعەکە عراق نوعێکی ترە. من هینەکەیم پێڕوانینەکەیم بە زۆر بەگشتگیر گواستەوە گیناویش ئاماژە بە سەرمایه‌داریی خۆرئاوەیەکە لەگەڵ سەرمایه‌داری ڕێعیەکانە بە ئەندازی. بەڵێ ناوم تێبینێکی جوانی هەیە و تارەشم خوێندوێتەوە کاتی خۆی ئەگەرچی زۆر بە تەفاسی لە بیرم نییە. بەڵام بۆ نمونە بە هەندێک لە توێژەران
شەرقی ئەوسەد دابەشی سەر سێ ناوچاکن ناوچەیەکیان ئەوانن کە خەڵکیان زۆر زۆرە سامای سروشتیان کەمە ئەمانە جۆرێک لە ڕژێمی سیاسیانەیە عادەتەن لەبەرەوەی خەڵکیان زۆرە و سامانی سروشتیان کەمە وەکو تونسەوانە مەجبورە بن تۆزێک دیموکراسی تر بن مەجبورە بن تۆزی هەمەڕەنگی بخەنە ناو ئابوووریەکەوە کشت و کاڵەکەن کۆمەڵە شتەکەن گروپێکی تریان هەیە سامانی سروشتیان زۆر زۆرە خەڵکیان کەمە قەتەر بۆن بێزەبەدەگە و قەتەر و وڵاتانی خلیجوانە ئەمانە زۆر بە ئاسانی ئینسانە کڕن ئینسان لەوێ زیاتر ئەچێتەوە ناو کەرتی گشتیەکە و معاشەکە و کۆمەڵێک معاشی بەرز و امتیازاتی خۆی هەیە و ناچێتە قیتاعی خاص و ئەم وڵاتانە زیاتر ئەدرێ قیتاعی خاصەکەیان کەتی تایبەتەکەیان کۆمپانیەکان ئەدرێ بە خارجیەکان بە ئەکسپات و ئەم جۆرە شتانە گروپێکی تران وەکو ئێمە لە عێراق دانیشتوانیشمان زۆرە و سامانی سروشتیشمان زۆرە ئەمانە دەبەر ئەوەی سامانە سروشتەکەیان بەشی کۆنترۆڵکردنی خەڵکەکە و بێدەنگکردنی خەڵکەکە ناکە دائیمەن لەسەر و ئایدۆلۆژیا و لەسەر و پارەوە کە پارەی کافیان پێنیە بۆ کڕینی هەموو کەس ئەبێت تونگوتیژی بەکاربێنن ئەبێت لە شۆڕش و ڕاپەڕین و نازانم گلێ و گازندەکانی خەڵکە دایم عونف بەکاربێنن مقدارێکی زۆر ئەوەی کە ڕەبتی بە ڕۆژ ئاوا هەیە خوێندنەوەی زۆر زۆر دوور و درێژ و قوڵ هەیە لەلایەن مێژ و ناسانەوە چی وای کردووە لە ڕۆژ ئاوا لە ئەوەڵی ئەوەڵەوە گەشەی درێژخایان ڕووبا یەکێکیان ئەوە بووە لە پڕا نەخۆشی خەڵکیی زۆری کوشتووە بەوە بەهۆی ئەوەی خاوەن مڵکەکان و خاوەن کارەکان ناچار بە بنکرێی کرێکار بەرزکەنەوە کە کرێکەکان بەرز کردوێتەوە موقعی چینی کرێکار بەرز بۆتەوە عیلاقات پەیوەندی نێوان دەوڵەمەندیان باڵین مەلاکەکان ئێوەختە لەگەڵ جودیارەکانیان ئەوانە گۆڕاوە جاریوە تاونێکی ڕەش ئەمە لەگەڵ خۆیان هێناوە دوایی لە قۆناغێکی ترە وە بەرهێنانیان کردووە و شۆڕژی پیشەسازی هاتووە و کۆمەڵێکشتی تری بە دوێ خۆیان هێناوە بەڵام بەگشتی توانیویانە لەو مێژووە سوودیش لە فکری اقتصادی ببینن سود لە ڕیسێرچەکانیان ببینین بە ڕیسێرچ توانیوانە ئەو گەشە درێژە ینی بە توێژینەوەی قوڵ و گەورە توانیوانە ئەو گەشە درێژخایانە چەسپێنن وەکوی لە ئەمریکا لە 1900 ئەرژەنتین لە پێش ئەمریکاوە بوو بەڵام ئەمریکا نزیکەی 100 ساڵ بە ڕێژەی نزیکی لە 100 بەس بوو بۆی پێ بە ئەمریکا گەورەیە تحلیلەکەی زۆر باشە بەگشتی بەڵام وازە سامانی سروشتیەکێکە لەو هۆکارە سەرکیانەی کە تا سامانی سروشتی وەستابێ من بۆ چ ئینسان بگرم ئەی کڕم زیاتر لەوەی دروستیکە ڕۆبۆت دروست ئینسانەکەم بە ڕۆبۆت لە بریوی ڕۆبۆت دروستکەم باشە بەس یەک ئەگەر لە ناو عێراقا هەرێمی کوردستان تەمان لە پێناسەکەیە لە یاخود لە جیاکارێکە عێراقێکێک بوو لەو زۆنانەی کە هەم خەڵکی زۆرە هەم سەرچاوی سروشتی زۆرە بەڵام ئەتوانین هەرێمی کوردستان جیاکەینەوە بەو پێی کە ژماری دانیشتوانی ڕەنگە لەگەڵ سەرچاوەکانیشان نازانیت بە تایبەتیش بەروی ژمارەی دەقیقمان لەگەڵ لە بەردەستانیە کە نەوت و گازی سروشتێکی چۆنەوەوانە بەڵام بەگشتی لە هەموو ئەو ناوچانەی کە هەیە کە سامانی سروشتی هەیە جۆرێک لە گەشابینین جۆرێک لە ڕەفاهیەتە بینین بەڵام بەگشتی لە هەرێمی کوردستان سەرچاوە سروشتەکە بێ بە مای قەرزاربارکردنێکی زۆری هی کۆمەڵگەی کوردی ئایا ئەمە ئاماژێ بۆ نەبوونی هیچ ڕوئایەکی ئابوو یاخود دۆخی سیاسی دۆخی لەرزۆکی یاخود دۆخە ناسکەکەی هی سیاسەتی کوردستان وای کردووە کە نەتوانێت سوودێکی زۆر لەم سەرچاوانە بین ئەگەر بۆ نمونە بۆکو عێراق دەستکراوە لە هێنانی کۆمپانیا ئەوانە ڕەنگە بۆ نمونە ئێمە ژۆک و خەتەرۆک و ئیمارات و سعودیوانە ئیسفادەمان لە سەرچاو کردایەوە ئەمە لە ئەمەیە چۆن خوێندنەوە بکەیت مامۆسا ئەگەر ئێمە دراسی لە تەنانەت لە حاڵی دەرونی کەسێک بکۆڵینەوە یەکەم شت کە وەرەگرین مێژووە دوم شت چوارچێوەی تایە ئەژی ئەو محیطە اینجا کۆمەڵە فاکتەری تر وەرەگرین وەکو چۆن قسەکانی پێشواوتم شتێکەیە میراتیە چۆن مڵک بە میراتیە مێنێتەوە ئاوا فکری کۆنیش بە میراتیە مێنێتەوە ئەوە لە ناو خێزانێکی خۆشبانە کۆمەڵی کللتور و کۆمەڵی حاڵەتی دەرونی هەیە بگەڕێتەوە بە شەجەری عایلێتە ڕەنگە لێوە وەرەگرت بێ هەرێمی کوردستانی لەو چوارچێوەیە بمانە و نەمانەی کۆمەڵێک شتی هی ڕابردووە ماوەتەوە تا ئێستا ئیشی لەسەر نەکراوە تا قەتیع دروستکەین لەگەڵ ئەو مێژووە یعنی ئێمە
ینی پارتی 1946 دروست بووە خۆ پێش هەبوونی پارتیش عراق و کوردستان هە لە وەسەکی زۆر خراپ بووە خۆیان سەبەب نینتیایە و یەکێتی لە هەفتەکانە دروست بوو خۆ پێش بوونی یەکێتی ئەوە خراپ بووە دۆخەکار خراپ بووە ئەمەیان بە میراتی بۆ ماوەتەوە منطقەش لاند لەک ینی چۆن بڵێ بلۆکە مەسەرەن لەسەر بەحر نین ئێمە بە پاپۆڕ بۆ جۆرەشتانە بتوانین سادرات و ئیسترادات بکەین بۆیە حەسر کراوین ئەو قسەی کاکەمال پێشتر کردی کە ئەمریکایەت ئەمە کۆمەڵ ڕسێتش لەسەر ئەمە هەیە دەوڵەتی عراقی تر لە دەوڵەتی نەتەوەییەوە بێتە ترانس ناشناڵ ینی پێ گەورەترە بێتەوە هەر پەلێکی بەس بەدەست لایەنێکەوە بێ ئیتر شتێک نامێن تۆ ناوی دەوڵەتی نەتەوەی عراق بێ گەلانی عراق بێ نیشتیمانی عراق بێ هەر کەسە و بێڵێکی هەیەتە لەم چڵگەیە بە هەماشتیش بە حکوومەتی هەرێم ئەمانە بە بڕوای من بەداخەوە ئەبێ بڵێم لەوە چێ معجیب ببێتن بەوەی کە لە مێژووە لەلایەن کۆمەڵە قائیدەوە ڕوویەوە نەیانتوانیوە تەجاوزی ئەو مێژووی خۆیان کرد ئەنێ بێ لێرە بڵێمەوە گەر بە کەسێک بڵین حاڵاتی دەرونی تەواو نەبێ ئەبێ بڵین ئەبێ هەنگاوی یەکەمەوەی تحقیق لە مێژووی خۆ بکە و دابڕێ لەو مێژووە ئەگەر کەسەکە هاوسەتە یا باوکتە یا دایکتە هەر کەسێکە ئەمان شەروان ئێوە مناڵی کۆمەڵێک باوکی سیاسی کە هاتوون اعتیادیە توان تەجاوزی باوکتانگەن سوپاس دەستان خۆش بێ ڕێزبان هەیە بۆ باوکو باپیر بەڵام من بنەوە ئەکتی سیاسەتەکەیت ئەم قەتیعیان دروست نەکردو زیاتر ئیعجابیان هەیە و بەکاری هێنەوە دووهەم بە بڕوای من کە ئەیانەوێت ئەوەنی بەلایەنەوە مهمە و چەندجایەک تر ڕەنگە ئەمە متبێتەوە ئەمە وسەین چۆنیە ئەم سیستمی جیهانی من وایەتە پێشاوم ئەوە چنراوە بەرەو سەرەوە هەر کەس ئەوەی سەروی خۆی بەلاوە مهمە ئەوەنەی بەلایەنەوە مهمە سەرو خۆیان ڕازیکەن و هەر کەس لایەنێکیش کۆمەڵە سەروی خۆی هەیە بەسراونەتەوە بەیەکەوە تەعاونیان هەیە لەگەڵ یەکتریە کۆمەڵە مەساڵحانە لەیەکەوە ئەوەنە بەلایەنەوە مهم نیە خەڵکێکی عادی و بەسیط و ئەوانە ڕازی بکەن خەڵکی عادی خەڵکی ئاسایی لەلای ئەوان ئەوەیە کە خەونەکەی من بێنێتە دی پلانەکانی من بێنێتە دی نەک خەونێکی هاوبەشمان هەبێ بەیەکەوە جا بە بڕوای من ئەوەی کە هەبووە لێرە کەمتر ئەوەیە پلانی مەسەرەن کۆمەڵگایەکی پێشکەوتومان هەبێت جیاواز بێ لە کۆمەڵگایەکتر لە ڕووی کللتوری و سیاسی و ئابووری و لە ڕووی ئابووریەوە هەمە ڕەنگی بێ هەزار دانەجار ئەوانەی لە بواری ئابووری ئیشەکەن وتوانە هەمە ڕەنگی هەر زۆر کۆنەوەنی لە سەرەتای سەدەی 20 ئەشتابینی ئەنی هەمە ڕەنگی شتێکی زۆر ئایدیەکی بەسیتە ئیسان کە عاشقیشەکە نابێ بەس عاشقی یەک کەس بێ ئەبێ عاشقی دنیا بێ بێ عاشقی ژینگە بێ یعنی هەمە ڕەنجێک عاشقەکە تا هەبێ نەک بۆیەکە ئەگەر بێ کەس بوو تیاچیت وانە ئابوورینەوەی شەروایە سمپڵ زۆر سادە هەموو کەس بوو تەفقە لەسەرەوە هەموو کەس بوو تەفقە لەسەر دروستکردنی کۆمەڵێک گەشەیان بە کۆمەڵێک کەرتی ئابووری کە ئەتوان دەرفەتی کار دروستکردن کە ئەتوان نەو نایەکسانی گەورە ڕزگارمان کرد ئێمە پێشتر هەمومان هەژار بووین تۆزێک گەشە ڕوویە بەڵام ئەسە نایەکسانەکە هەر زۆر گەورەیە مقارنەی معاشی فەرمانبەرێکی ئاسایی حکوومەتکە بە دەوڵەمەندەکان ئێمە بزانە ئەو فەرقە چەند گەورەیە و بێ ئەم چی بکات ئەوم تا دۆلارە پایەکە یعنی تا فەقیرەکە دۆلارە پایەکە ئەو بە هەزاران پایەکە ئەوە پێڵەن دایڤەرجنس یعنی دوورکەوتنەوەیکی زیاتر دروستە بێ ئەلێرە لە مناسبەی نایەکسانیە بێ بڵێم نەکار هەژارەکانە بێت دەوڵەمەندەکانی دژی نایەکسانی ڕێکی زۆر گەورە بەرامبەر بەخۆیان دروستەکە و کێشەشیان بۆنێت ئەگەر بە کورد چوەچمە لای مامۆستا کەمال پرسیینە ینی قسە هەیە لەسەرەوەی کە ئابووری عێراق ئێستا تەواو بۆتە پاشکۆی یا ئەتوانین بڵین جڵەوی ئابووری عێراق بەدەست ئەمریکایە بۆ پێی کە لەستا ئێساش لە سایان 96 پێم وابێ هەموو ئابووری عێراق احتیمادی لەسەر هەناردەکردنی نەوتە ئەم پارەیە ئەچێتە ناو ئەچێتە ئەمریکا و لەژێر دەستی ئەمریکا یعنی حتا قسە هەیە لەسەرەوە لە بواری سەحافیە قسێکەوە و نوکتە ئەکرێ بەستە سەورەکەم جۆرێک لە ڕاستی تا بێ ئەڵێن یەکێک لەو هەڕەشانی کە ئەمریکا لە سیاسی عێراقیەکانیان کردو ئەگەر بۆ نمونە ئەوەی کە پێوترێ بەری مقاومە لە عێراقا بەردەوام بێ لە سەرێشکردنە سەر ئەمریکا وا لە عێراقەکەن کە دیناری عێراقی ئەوەندە بەهای دا ببەزێ ئەگەر هاوڵاتێکی عێراقی بەیانی بچێ بۆ نانکڕین بە عەرەبانە پارە لەگەڵ خۆیان بەرێ بۆ یەکنان طبعا لە ڤەنزویلا ئێمەم ئەزمونەمان بینی و لە سۆمالیا بینی ومانەکە خەڵک بە کارتۆن پارا بە ئەوانە جا ئەمە ئەگەر وەزعی عێراق بێ ئێستا ئێمە ئابووریەکەمان وابەستەی ئەم ئابووریە کە ئەوەندە لەرزۆکە ئەمە تا چەند ینی
ئابووری هەرێموالێکە کە ئابوووریەکی زۆر خانەگومان و ترسنۆک و لەرزاو بێ و هەمیشە بین کات بەتایبەت ئێمە لە کاتی کۆرۆنایە لە کاتیدا ئەودا بەزینە فەزیعی هینە و تا کاتە سەر 27 دلار ئەو بینیمان کە حکوومەت بە عێراقیشەوە تووشی شەلەلێکی ئەجگار گەورە بۆ عێراقیش بەوەی احتیاطی هی بانکی فیدرالی و هەندێشتی ترۆنە بۆیە ڕەنگە زۆر لە هەرێم خراپتری بەسەرپاتە ئەم وێنەیە چۆن چ کاریگەرێک لەسەر کەرتی ئابووری لە کوردستانەدانێ خۆی بەشێکی باشە بەشێکی خراپە بەشە باشەکەی ئەوەیە کە ئێمە بەهێزترینی دنیا ئەوێت بە عالەم بڵێ بە جیهان بڵێ ڕەنگە شتێکی ئاوای بێ کە ئەها من عراقم ڕزگار کرد چکە ناوێنانە داگیر کرد ناوێنێ ڕزگار کرد بەهێزترینی کەسی دنیا تا ئێستا لەگەڵمانە ئەویش بە مەرجیەوەی ئێران تەدەخول زۆر نەکات و شوێتە دەخولەوانەکە بەشە خراپەکەی من لەگەڵ ئەویانی دیناری ئێمە ئابوو شێوەیە بە دۆلارەوە ڕەفت کراوەت چونکە ئەو سیستمە تابان پێڵەن سیستمی سەعری سەرفی غەڵەت نەبم ثابت تێگیر یعنی ئەوەی کە تۆ دوراوی وڵاتێکی ترەوە بەستیتەوە ئەگەر ئەو دراوە کێشەی بەسەر هات وەکوی کێسە چین بۆتە بۆ نافیسی رووسیا مەحاوەلاکە نازانم دراوی ئەلکترۆنین پیا بۆ ئەو جۆرەشتانە تۆ هەرسێنین دوو ئێمە و دراوە قورسەمان پێویستە درای قورسیش لە کوێ هێنین لە هەنادەکردنینەوەتەوە نەوتیش دیسانەوە یان بۆی هەیە ڕۆژە زەختێکی زۆر زۆری لەسەرەکە ئەوەنە بەرهەم نەهێندێ لە بەرشگینگە و دائیمە ئەڵتەرناتیڤی هەیە کارە با و کۆمەڵشتی تر کە بچێتە شوێنی نەوت هەر کاتی ئەو خواستە جیهانیەکەم بۆ ئێمە درای قورس کەمێتە بەردەستمان ئەوەی کە کوی کردوتە وردەوردە ئەڕوات وردەوردە ئەڕوا ئەسڵ لە جەنگێکە ڕەنگە بڕواد و عراق لە هەشتایەکە دەستی پێکری حسابی زۆر زۆر گەورەی هەبوو لە درای 50 ملیاری هەر 52 ملیاری هەریاوە بە کۆیت لە بەرامبەر خەرەبووە ئەو جگەلەوەی کێشتا ئەوەی پێوترێیانەی پاریس دەوڵەتانیانی پاریس دەم 18 ملیاری تری لەوێ هەیە هێشتا ئەوە شێشتا ئەوەشی هین نەکردو جارێ بێدەنگیان لێ کرد جا قسەی بەڕێزدیانی چی هەر کەسێ لە ژیانە ناتوانێت خۆی لە خێران بپارێزێ خێرانی دەرونیە کۆمەڵایەتیە دارایی ڕۆکاتە هەر هەموو بەشەریەت و هەموو تاچێک بە هەمان شێوە ڕۆکاتە هەموو وڵاتێکیش ئەوەی کە ئەکرێت چییە ئەوەیە ئەو شۆکی پێڵین ئێمە شۆکی ئابووری پێڵین سەدەماتە جایە لە قسنە ڕوە ڕۆئات یا لە خواستەوە ڕۆئات یا نێگەتیڤە یا پۆزتیڤە هەندێکیان باڵێن بێ بازاڕی دروستەکەن هەندێکیان گرانی دروستەکەن هەندێکیان هەردووشی دروستەکە لە کاتە ئەوەی ئەکرێت چییە پرسە گرنگەکانی کۆمەڵگایەک چییە کە ئەکرا حکوومەتی هەرێمیش ئەم هێزانە لە باتی ملیلایەنەکردنی خۆیان لە ناو خۆیان و بەرامبەر بە یەکتری و لەگەڵ عراقا بیرەکەیان ئەمە بواە ئەوەیە بتانی یەک قەیرانی ئابووری شۆکی ئابووری کەم بکەیتەوە ئەوەنە زوو ڕوتێنەکە دوو کورتی بکەیتەوە ئەوەنە درێژ نەبێتەوە یعنی تۆ سادەترین شت چارەسەری کێشەی موچێ بە 10 ساڵ پێ حەڵ نەکرێ نازانم پۆزی چۆن بە سخیادەتەوە ئەڵێ سێ بریتێ لەوەی کە دروست بوو ڕووی تێکردی بە شیدەت نەبێ ئەمەی کە بەسەرمانە هاو ئەبێ بەوانێکی گەورە بۆی ئەم سشتە وردەوە دەبینە دەستخۆش دکتۆر جان ئەچمە لای کاک کەمال چۆمانی کاک کەمالجان سەبارەت بە کاریگەریهی سیاست یاخود سیاستی نێودەوڵەتی لەسەر ئەم ئابووریە پچکۆلە وابەستەیە کە زۆر زۆر کەم ئاعتیمادی لەسەر خۆیەتی لەبەرەوەی کە وەکوتمان بەشێکی زۆر زۆری ئابووریەکەی لە عێراقەوە تا ئەتوانین ینی باز دەوەکرێکە ساڵی ڕابردوو تەنیا عێراق نزیکی 11 تریلیۆن دیناری ناردووە بۆ هەرێم کە ئابووریەک چرخی ئابووریەکەی هەرێم بەمەوە هەڵە سوڕێەوە ینی ئەم کاریگەریەی جەنابیشت ینی لە بواری سیاست و سیاسەتی نێودەوڵەتیە ئاگادارێکی باشتێ ینی ئەم هینە ئەم سیاسەتە نێودەوڵەتیە چ کاریگەرێکی لەسەر ئەم ئابووریە پچکۆلە هەیە هەم لە گەشەپێدانیا هەم لە خستە مەترسی ئەگەر ئەوە بە وردی بۆ ماڕوونکەیتەوە کاگەسن تۆ بەر لەوەی یعنی باسی پرسیارێک باسی وت کرد کە ئەو چۆن ئەمریکا کۆنتترۆلی دراوی عراقی کردووە خۆتان نەزان یعنی لە دوای جەنگی جیهانی دووەمەوە تا ڕادەیەک بڵین ئەمریکا لە ڕێی ئەوەی کە نەوت بە دۆلارە فرۆشتێ بە کۆنتترۆلی بازاری دارایی جیهانی کردووە و هەموو ئەو نوتەی کە لە دنیادا فرۆشێ زۆربەی هەر زۆری بە دۆلار ئەشکێنرێ ئۆتۆماتیکی یعنی بەو جۆرە ئەمریکا یعنی هەرێمی کوردستان و عێراق لەژێر کۆنتترۆلی سیاسەتی دارایی ئەمریکادا
لەبەرەوە ناشتوانێت لە دژی ئەو سیاسەتە بجوڵێتەوە. تەنانەت چین ئەگەر بێوێت وا هەوڵەدات کە دراوێکی نێودوڵەتی دروستکە یاخود گروپی بریکس ئەیانەوێت دراوێک بۆ بەرامبەر دۆلار دروستکەن، ئەمریکا هەڕەشیان لێ یەکە. عێراق ناتوانێت لە بەرامبەر ئەو سیاسەتە بجوڵێتەوە. تەنانەت بینیمان ئێران چۆن یعنی ئێران ئابوووریەکەی داڕمە بەهۆی ئەوەی کە ئەمریکا لە سویف دەری کرد. لەبەرەوە هەرێمی کوردستانیش ئەمە لەلایەک یعنی لەسەر ئاستا گەورەکە. لەلایەکی ترەوە چێ پێویستی بە نەوت و گازی هەرێمی کوردستان و عێراقیە؟ وڵاتانی پیشەسازی ئەوروپا و ئەمریکا. لە بۆیەشە چونکە نەوت یەکێکە لە چەکە هەرە بەهێزەکان تا ئێستاش وزەی جیهان پشتی بەستووە بە نەوت و گاز و تا ئێستا وردە خۆیان دوورەکەنەوە بۆ هێ بۆی گۆڕانکاریەکانی کەش و هەوا یاخود ئەوی کە وڵاتانیانەوە زیاتر چی پێڵەن سیاسەتی وزەی خۆیان پشت بەستن بە وزەی نوێ بووە. بۆیە هەرێمی کوردستان هەوڵیدا کۆمپانیا جیهانیەکان بێنێتە هەرێمی کوردستانەوە. خۆتان نەزانن یەکێک لەو هۆکارانی کە بەریتانیا هەوڵیدا لە سەرەتای سەدەی 20ەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا جێبگرێ هەر بۆ بوو کە بینی لە ئەمریکا لە کۆتاییەکانی سەدەی 19 نەوت دەرکەوت و ئەمریکا ئەوە بەریتانی وەکو ئیمپراتۆریەتێک پێویستی بەوە بوو کە لە شوێنێک بێ کە نەوتی هەیە. عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو شوێنە بوو و ئێران بۆیە یەکەم دەوڵەت کە کۆمپانیای ئەنگلۆ بەریتانی دروستەکە ئەنگلۆ ئێرانی دروستەکە لە ئێران بەریتانیا کۆمپانیای BP خود کردێ لە کەرکوک و تا ئێستاش بینیمان لە چەند ڕۆژی ڕابردووە کۆمەڵێک کێشە دروست بوو. لەبەرەوە کۆمپانیانێ و دەوڵەتیەکان کۆنتترۆلی بازاری عێراقیان کردووە کە نەوتە و هەرێمی کوردستان بۆ کۆمەڵێک ئامان ویستی کۆمپانیانێ و دەوڵەتیەکان بێنە هەرێمی کوردستانەوە. لە پاڵەوەدا کە ئەمە سیاسەتێکی ئابووری زۆر گرنگە کە کۆمپانیان دەوڵەتی هەروان دێن ئەوان توانای دەرهێنانی نەوتیانەیە لەبەرەوەی بودجەیەکی جەبەلاحیانەیە و پێویستیان بە نەوتە. ئەمە لەلایەک لایشترەوە هەرێمی کوردستان پێی وا بوو وەکو سعودیە. لەبەرەوە ئەگەر بیرتان بێ ئاشتی هەورامی هەمیشە ئیدعایەوە کرد ئێمە تەنها لە قەرەهەندی 35 ملیار بەرمیل نەوتی یەدەگمانەیە یاخود هەرێمی کوردستان تقریباً بەڕادەی عێراق نەوت و گاز یەدەجی هەیە. ئەمە وای کرد کۆمەڵێک کۆمپانیای نێودوڵەتی بێنە هەرێمی کوردستان و ئەگەر بیرتان بێ مەسعود بارزانی لە یەکێک لە دیدارەکانیدا لەگەڵ مامۆسایانی وابزان مامۆسایانی ئاینی بوو باسی وەیە کرد کە سەرۆکی ئەکسن مۆبیل لە سەرۆکی ئەمریکا باڵادەسترە. لەبەرەوە ویستی حکوومەتی هەرێمی کوردستان وا بوو کە ئابوووریەکەی خۆی لەگەڵ ئابووری جیهاندا یەکان گیر بکە کۆمپانیای نێودوڵەتیەکان بێنێ. ئەمە وەکو دروستکردنی پیشەسازینەوت گرنگە بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق گرنگە. بەڵام کێشەکە لە چیدایە؟ کاتێک نخبەیەکی سیاسی ئەم سیاسەتە بۆ ژنەکانی خۆی بەکارهێنێ، کاتێک ئەو پارەی کە لە نەوت دەستیەکەوێ لە بریەوەی بۆ بژانەوەی هەرێمی کوردستان بەکاری بێنێ، لە بریەوەی بۆ دروستکردنی قوتابخانە و زانکۆی باش، ڕێگاوبانی باش، ڕێگای قیتار یاخود گەشە پێدانی توانای مرۆیی، نەهێشتنی نایەکسانی دارایی و کۆمەڵایەتی. بۆ نمونە ژن لە وڵاتی ئێمەدا ژن بەهۆی ئەوەی کە لە ناو ئابووری دانین و بەهۆی ئەوەی کە کۆمەڵگایەکی پیاوسالارمانەیە 2000 ساڵە ژن ئەتەوسێنرێتەوە، حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانی ژن لە هەرێمی کوردستاندا سیاسەتێک دابڕێژێت کە ژن ئازاد بێ، ژن بتوانێت ببێتە بەشدار بێ لە پێشخستنی ئابووریدا. لەبەرەوە چی دروست بوو؟ ئەم لە پاڵە و گەندەڵیەدا لە پاڵەوەدا کە گەندەڵی دروست بوو، دۆخی ئابووری خراپ بوو، وەروەها حکوومەتی هەرێمی کوردستان نەشی توانی بەردەوامی بدا بەو سیاسەتە. لەبەرەوە سیاسەتە لەسەر بنەمایەکی ئابووری زانستی نەبوو کە بتوانێت ئەو نقطەیە زۆر باشە. بە زەمێ لێرەیەک پرسیاری ترت لێ بکەم سەبارەت بەوەی کە ئەگەر سەیری بۆ نمونە ئابووری دەوڵەتانی هی کەنداو بکەی، خێڵێک یا بنەماڵەیەک یا چەند بنەماڵەیەک، یعنی لە پێناوی ئەوەی کە گەشە بە کۆمەلگاکانی خۆیان بن، ئەتوانین بڵین سەرباری هەموو تێبینیەکانمان لەسەر ئەو ئەزمموی وڵاتانی کەنداو بە تایبەتی قەتەر، ئیمارات لەگەڵ سعودی و کویت، یعنی ژیانی کۆمەڵاتیان چۆنە، ئازادی سیاسی چۆنەتیانە، بەڵام ئەتوانین بڵین سوودێکی زۆر باشیان لە ئەو داهاتانە ئەو سامانە سروشتێکی هیانە وەرگرتووە بۆ ئەوەی کە لانی کەم کۆمەلگایکی بەرخۆریان دروست کردووە کە لە ڕێگەی
بەرخۆریەوە و لە ڕێگەی ژیانێکی هی بەرخۆرانە و تا ئەندازێکی زۆر جۆرێک لە خۆشگوزەرانی لە ناو کەوانەیەکە لەلای ئەو خەڵکە پەرە پێ بدەن کە ئەمە وای کردووە جیاواز من لە خەڵکانی هی دیکە بۆ نمونە هەموو میسرەیەک حەزەکاوەکو سعودیەک بژی هەموو ڕەنگە تونسیەک حەز بکە ئابوووریەکەیەک و ئابووری قەتەر بووە یعنی ئەمانە لەگەڵ ئەوەی کە تێبینی لەسەر بەڵام بەڕاستیانی ناکرێ بڵین نەموزەجی گرنگی ژنین بۆ من وڵاتێکی وەکو ئیمارات هەرچی بەشێکی زۆر لە سەرمایەدارەکان بەشکی زۆر لە سینەماکارەکان لە ستارەکانی هی وەرزش و ئەوانە ڕۆەکەنە دوبەی ڕۆکەنە ئەبوو زەبی یعنی ئێستا سعودیە پرۆسێکی گەورەی هی پەرەپێدانی هی تەرفیهات و هی کولتوری دەست پێ کردووە ئەمە یعنی ئێمە لە چاو ئەم نەموزەج ینی لەم ڕۆنەمانتوانێت ئەم نەموزەجەش بین ینی هۆکاری چییە بۆ نمونە لەگەڵەوەی کە ئێمە ئەمانتوانی لانی کەم لەم نەموزەجە بچین هەرچەند لە کوردستانە بانگشێوشە بوو کە بۆ نمونە هەرێمی کوردستان کرێتە دوبەی و ئەوانە ئێمە نەمانتوانی لەم ئاسە شابین هۆکارەکانی چییە لە کاتێکا لە بوونیەی خێڵەکی و بنەماڵی ئەوانە تا ئەندازێک نزیکین لە وڵاتانەوە بەر لار شتێکا گیاسینیانی ئەو نمونانەی تۆ باسەکەی نمونەی زۆر کەمن ینی تۆ تەماشای ڤەنزوێلا بکە ئیندۆنۆسیا نایجیریا زۆربەی وڵاتانی کە لیبیا یاخود تەنانەت ئێران یعنی ئەو مەسەلەی قەتەر و ئیمارات نمونەیەکی زۆر تایبەتن و تەنانەت سعودی هەرچەندە سعودیا ئەو وێنەیە باشە نیە لەبەرەوەی سعودیا زۆرترین هەناردەی نەوتی هەیە لە دنیادا و بەڵام ئەگەر تەماشای GDP-ەکەی لەگەڵ 50 ساڵ بەر لە ئێستا گۆڕانکاریشی تۆ دروست نەبوو بەڵێ بەڵام هەتا گەر بەراورد دیکەی بۆ نمونە بە وڵاتی کۆکو کۆریای باشوور دەرکی کۆریای باشوور پێم وا بێت ینی هینی بڵین داهاتی هی ئەوەی ئەگاتە نزیکی سەر و تریلیۆنێک دۆلار و ئەوانە لە کاتێکە ینی سعودیە بەو هەموونەوت و هەرا و بەزمەشەوە پێم وا بێت لە 700 ملیار دلار و ئەوانەیە بەڵێ بەڵام هۆکارەکەی چێکە یعنی ئەو وڵاتانە ناتوانن گەشە بکەن بۆ تۆ تەماشای وڵاتێکی وەکو نەرویژ بکە نەرویژی وەکو سعودیە ساحەبی نەوتە ساحەبی گازە بەڵام نەرویژ بەهۆی ئەوەی کە دامەزراوی دیموکراسی هەیە حکمی قانون هەیە و کۆمەلگایەکەیە دەسات بەسکردنی دەسەڵات هەیە و عقلێکی ئابووری هەیە کەم ئەم ڕنگ هەر لە بنەڕەتەوە پشتی بە ئابووری نەوتی نەبەستووە بە تەواوی و ڕەنگاوڕەنجی ئابووریەکەی خۆی کردووە وای کردووە ئەم داهاتی کە دێتە وڵاتەوە جارێککە دابش بکرێتەوە باشە بەس لێرە یەک پرسیاری تر دێکەمە بە پوختی جوابم بیتەوە لەسەر بەرەزیەت نەبێ لە سەرەتای قسەکانیش ئاماژەم پێکرد ئەو پارەی کە دێتە بەردەستیان ئەو پارەیە لە ئابووری دروست سرف ناکرێتەوە ئەو پارەی کە دێتە بەردەستی وڵاتانی سەحەب نەوت لە سیاست خەرجەکرێت وەک هەرێمی کوردستان وەک لیبیا وەک سەدام حوسێن وەک کۆماری بۆ کڕینی وەلا و ئینتیما بەکارهێنرێت بۆ کڕینی وەلا بەکارهێنرێ بۆ دروستکردنی میلیشیا بەکارهێنرێ بۆ دروستکردنی تۆ تەماشای میدیاکان کە لە هەرێمی کوردستاندا میدیای بنەماڵەکان میدیای حیزبە سیاسیەکان هەرێمی کوردستان میدیایەکی نیشتیمانی نییە هەرێمی کوردستان تەنیا میدیایەکی گشتیشی نییە تۆ تەماشای تینگتانکەکانکە تۆ تەماشاکە حکوومەت هەرێمی کوردستان بەتایبەت پارتی دیموکراتی کوردستان نەهاتن ئەو زانکۆیانەی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەم زانکۆیانە گەشە پێ بدەن ئەم زانکۆیانە وا لێ بکەن کە زانکۆی نیشتیمانی بن خوێنکارەکانی ئیش باشیان دەستکەوێت زمانی ئینگلیزی تێدا گەشە بکە بنیادی یاخود ژێرخانی و زانکۆیانە گەشە بکە هەستانتیان کرد خۆیان زانکۆی خۆیان دروست کرد تۆ تەماشا بکە نەهاتن پێم بڵێ لە هەرێمی کوردستاندا دکتۆر نیاز لەوەیە یەک دەستگای ئابووری هەبێ لە هەرێمی کوردستاندا ئیش بکە بۆ ڕیسێرچکردن بۆ ئێمە چۆنەوە ئابووریە گەشە پێ بکەین گەشە پێ بدەین نایکەن بەڵام دێن لە ئەوروپا یاخود لە ئەمریکا لەگەڵ کۆمەڵێک تینگتانک عەقدەکەن یاخود لەگەڵ کۆمەڵێک زانکۆ بۆچی نەک بۆی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە گەشە بکە یاخود وێنەی هەرێمی کوردستان دروست بێ بەڵکو چۆن بتوانن وێنەیەک بۆ خۆیان دروستکەن بۆی لەناو سیستەمی جیهانی ئابووریدا جێبگرن و لە ڕێی ئەو کۆمپانیانە و دەوڵەتیانەدا وەک چۆن بۆ نمونە سعودیا لەلایەن ئەمریکاوە لە ساڵی 1945ەوە لەلایەن ئەمریکاوە پارێزرێ هەرێمی کوردستان بەهاڵە لەوە تێگەیشت کە وان پێیان وابوو نەوت ئەو قورساییە گەورەیە بێ لەسەر سیاسەتی جیهاندا کە ئەو قورساییە گەورەی نەماوە هەروەکە بینین کە ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تا ڕادێکشاوەتەوە و ئەمریکا لە ئێستادا خۆی نەوت هەناردەی دنیاکە و ئەمریکا خۆی نەکردنەوت گاز هەناردەی دەرەوەکە ئەمە لەلایەکی ترەوە هەرێمی کوردستان لە ڕووی کۆمەڵایەتیەوە
ژینگە کۆمەڵایەتەکەی جیاوازە لە قەتەر، جیاوازە لە سعودیە عەرەبی، جیاوازە لە ئیمارات. هەرێمی کوردستان حتا لە ڕووی شۆڕژێریشەوە تەنانەت ئەو هێزانی کە لە ناو بزوتنەوەی ئازادی خوازی یاخود ڕزگاری خوازی گەلی کوردستانیش بوونە پێکاتە سیاسی و کۆمەڵاتەکەی جیاوازە. ئەو عەقڵیەتەی کە پێی وایە ئەتوانێ هەرێم بە دووبەی بکە لەگەڵ هەرێمی کوردستاندا ناگونجێت. لەبەرەوەی هەرێمی کوردستان بۆ نمونە لە پاڵ بۆ منە تۆ تەماشا بکە لە دوای 2023 هەر لە سەرەتای 2000ەکانەوە هیچ شارێکی هەرێمی کوردستان نەبوو سەرڕایەوەی کە دۆخێکی ئابووری زۆر خراپیشە بوو کە ڕۆژنامەی خۆی نەبێ لە ناو زانکۆکاندا ئەم هەموو خوێنکارانە کۆمەلگای مەدەنیان بە قووەت کردبوو و بەهۆی ئەوەی کە لەژێر تەسیراتی ئەمریکاوە گفتوگۆی زۆر جدیە بوو، گفتوگۆی مافی مرۆڤ، مافی ژن، مافی ژینگە، هەروەها مەسەلەی دیموکراتیزەکردن، حکمی قانون بەدەیان خۆپیشاندان و سەدان خۆپیشاندان کراوە. هەموو کۆمەلگای کوردی ئەمڕۆ پێی وایە خۆی بەشدار بووە لە دروستکردنی ئەو حکومەت هەرێمی کوردستانە بۆی قبول ناکەن وەک بۆ نمونە وەک سعودیەکان یاخود وەک ئیماراتیەکان وەک قەتەریەکان. لە پاڵەوەشدا لە بیرمان نەچێت سعودیە و ماوەتۆ لەبەرەوەی چەوسانەوەیەکی زۆر بە قووەتیش هەیە هەروەک چۆن لە ئێرانیشدا چۆمانیان دەست خۆش بۆ چکە لە کۆتایی بەرنامەکان ڕەنگە بۆ یەک پرسیاری تر بێمەوە لات، بەڵام ویستم یەک پرسیاری سایکۆ ئیکۆنۆمی ئەگەر گونجاو بێ لە جەنابەتی بکەم بەشێک لە کارکتەرەکانی دروستکردنی دەوڵەت نەخشیان هەیە لەسەر ئەو ئابووری کە لە وڵاتەکە دروستە بێ. بۆ نمونە زۆر قسە لەسەر شێخ زاید دەکرێت بۆ نمونە ڕنگدانەوەی لە ئەوەی کە بۆ نمونە ئابووری لە ئیماراتە چهینێک چ کاریگەرێکی بۆ نمونە لەوە وەرگرتووە لە کەسێتی ئەوە، بۆ نمونە لە بنەماڵی ئال سعود لە سعودیە بۆ نمونە، یعنی قسە هەیە لەسەرەوەی لیکوانی و لە سنگافورە کاتێک کە خۆی و جەماعەتە گەڕێنەوە ئەوەی دەوڵەتی پرۆفیسۆرەکانی کەمبریجی پێوتر چکە هەمیان کاتێککە لە مالیزیا جیابنەوە تا ئەندازێکی زۆر لە کەمبریج خوێندویانە هەمە مەهاتیر لەسەر سنگ بڵین مالیزیا. باوکانی دامەزرێنن لە ئەمریکا بە تایبەتی جۆرج واشنگتن کە ئەمانەمی خەڵکی ئۆرستۆکرات و خاوەنی مەزرعی گەورە و ئەمانە بوون. ینی کارکتەری سیاسی تا چەند تەسیری هەیە لەسەر ڕنگڕێژکردنی سێکتەری ئابووری لە وڵاتەکەی و ئەگەر باسی کوردستانیش بکەین ئەوە چۆنە؟ ڕوخسەتەکەم بە یەک دوو کۆمنتی زۆر سادە و کورت ئەم لەسەر و گفتگوانەی پێشومان سەبارەت بۆ پوینتی کە ئەمریکا لە ڕێوەیەت وڵاتەکە ناکە بە ئەمریکی هەمووی بەڵکو دەرگاکاتەوە بۆ زۆر لە سەرمایهدارانی وڵاتانی تر بێنە ناوچکەوەی کە بەلایەوە مهمە عراق ڕەبت کاتەوە بە سیستمەکەەوە لەویاشە پیشە وەرانی خۆمانەوانی بواری پیشەسازی زۆر یان ئیفلاسەکەن لە بەردەمی و کۆمپانیانە زۆر لە باحسین ئەڵێن ئەو کەسانی کە بێئیش کەوتنەوە پرۆسەیە ئینتیمان کرد بە هێزە سیاسەکانی وەکو داعش و وەکو حەشتی شاویەوانە دووهەم لە قەزەی دۆلارەکەی بێ بڵێم ئیسفادەیەک وتم ئیسفادەمان لێ کردووە بۆ نمونە ئێمە لە کوردستانە زۆربەی شتەکانمان بە دۆلارە خۆی بە دیوێکە زۆر ناخۆشە متوانەمان بە دینار نییە بۆیە شوقە بە دۆلارە فرۆشین بۆیە سیار بە دۆلارە فرۆشین بەڵام بەشی خۆشی ئیسفادەمان لێ کردووە سەبارەت بە و مناقەشەی بەڕێزە طبعا سیاسی زۆر کاریگەری هەیە لەسەر ئەوەی چ جۆرە ئابوووریەکمان هەبێ ئابووری ناسانیش زۆر کاریگەریان هەیە لەسەر سیاسەتدانەرە جا لە تۆ بسمەوە لەو حینەیە لەو بوارە بنەقەشە بکەین ینی لە بینی ئابووری ناسان و سیاسەتدارنەرانە یان بەبەستم ڕنگانەوەی کەسێتیهی سەرۆک یا دامەزرێنەرە بۆ نمونە کەسێتی چۆک و سەدام بۆ نمونە یعنی یەکێک لە قسەکانی ئەوە بۆی وت طبعا کاریگەریە کۆمەڵایەتیە کولتوریەکەی هی عۆجە و هی تکریت و ئەوانە زۆری لەسەر هەبوو بە تایبەتی خێڵ هینی ئەوە حتا لە ملکتەبی کاک نەوشیروان مستەفا بینیم کە ئاماژە بۆ کاکە بۆ نمونە بۆچی غەدری بە سیاسیهی کورد ناکرێت چەند جار بۆ دەچوین بۆ لای بۆ نمونەوەفدی سیاسی ناکوشت لە مفاوەزاتە بۆ نمونە ئەمە کاریگەریهی نەریتە عەرەبیکە بوو بەسەریەوە چونکە ئەوان بەلاو عیب بوو بەس بۆ نمونە لە تووشیا لە ئێران بۆ نمونە چەند سەرکردەی کوردمان هەیە لەسەر هین کوژراوە لە کاتی مفاوەزاتە کە ڕۆشتۆ بە مفاوەزات کوژراوە یعنی مەبەستم لەوەیە کاریگەریهی سەرۆک یا کاریگەری سیاسیهی بیناکەری ئەزمونە سیاسەکە تا چەند کاریگەری هەیە لەسەر ڕەوشە ئابووریەکە بێگومان زۆر کاریگەری هەیە هەوڵەیەم لە ڕێگەی ئەم پرسیارەتەوە هەندێشتی تریش داخڵکەم بە مناقەشەکە نمونەیە کە بۆی کە بزانین کەلتور چەند ڕۆڵی هەیە لەسەر بڕیاردان و سیاسەتدانانەوانە
یانیس ڤارۆڤاکیس ئەوەی کە وەزیری دارایی یۆنان بوو لە چاوپێکەوتنی شاڵێ هەر وەزیرێکی دارایی 6 مانگ وەزارەتی دارایی بربڕێەوە لێیان پرسی هەڵە و خۆی نەکرد لیان پرسی خۆی هەڵەکانی خۆی باز نەکرد ئەوە وەزیرێکی ترسناک تێم کەلتورەکە یاکە ئەتیادیە تۆ لە ژێر زەختای توانە بەس ئەکرێ یەکدانە هەڵی خۆشتمان پێ بڵی هەر بەیاننامێک لە عراق دەرەچێت لەسەر وەسی دارایی بووچە ئەوانە بەیاننامێکش دێرەوە قابلیت ئەوان نیە ڕوبەڕوو لەسەر تەلەڤیزۆن دابنیشن لای کەمەوە مافێکی زۆ سادەی هەموو موچە خۆرەکە تێبگا چه سەبەبەکەیە لە فەرم وەزارەتی دارایی عراق لەگە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان دانیشن لەسەر تەلەڤیزۆن بزانین کامتانن تەسەوری ئەم کەلتورە ڕۆژئاوایی کە چەند جوانە بەڵام یانی چیش لەوێش تووشی بێ ئەمەلی بوو یەکێک لە سەرۆکی بانکی مرکزی ئەوروپا لەبەر ئەوەی لە گەنجی خۆیان قەڵاوسانی بینیوە گرانی بینیوە کاتێکە بێتە سەرۆکی بانکی مرکزی ئەوروپا یەکەم ئەولەوێتی ئەوەی چارەسەری کێشی گرانی بکە تێ حاڵی دەرونی کە چۆن کاریگەری هەیە لەسەر دانانی قسە هەبوو لەسەرەوەی ئەو قەرزار بوونە زۆری یۆنانیەکان کە قەرزار بوون ئەوەی کە هەر لە ئەوروپا لێکێتی ئەوروپا پاران وەرەگرت و حتا ئەنجلا مێرکل هاوار لێ بزووتر تاوا پارەتان ناینێ ئەلە ڕەبتی بەوە هەیە کە لە فەلسەفەی یۆنانیا ئەوەندە تحقیری ئیشی دەستکراوە کە ئیشی کۆی لێو ئەوانە خەڵکانێکی تین بوون ینی تەمەڵ نەبوون بەس خەڵکانی بوون زۆرتر لەسەر هەڵکوتانە سەر نەتەوەکانی دیکە و تاڵانی و ئەوانە ژیاون ئیتر ینی زۆر تااقەتی ئیشکردن و پیشەسازیان نەبووە هەر خەریکی خواردن بوون یەکێک لە تەحلیلەکان ئەو بیزە بەدوایە ئەو سەرۆکی بانکی یەکێک لە سەرۆکانی بانکی مرکزی ئەمریکا یەکێ لەو هۆکارانەی کە زیاتر تارگێتەکەی هەدەفەکەی کۆنتڕۆلکردنی بێکاری بووە ئەوە بۆ لە گەنجەتی خۆیان زۆری بێکاری بینیوە جا ئەمانی کە ئێمە لێرە لەم کەلتورا گەورابین کەلتوری ئەوەی ئەگەر مامەم تەلەفۆنم بۆ بکاو من یەکێک وەزیری دارایی بێ من وەزیری دارایی من ناتوانم تەعاملێکی ئەتیادی هەوڵاتیشی لەگەڵ بکەم خاڵم بیکە خاڵۆزایەک هەر کەسێک لێ ئێمە بچێتە ئەوان ئەمانش کێسە لەسەر حکومن ئاواینجا ئەلێرە ویستم ئەوشتە داخڵکەم بەم پرسیارەی بەڕێزێ مناقەشەی بینی ئابووریناسان و سیاسەکانە سیاستمەداران سیاسەتدانان کاکە ئابووریناسان لە دۆخی خۆیانەوە سەیری وەسعەکەکەن ئەچن بەحسێکمان بۆکەن و نەتایجی بەحسەکەی خۆیمان بۆ هێنێتەوە ئیترێمە ئێمە وا بکەین بەڵام ئێمەی سیاسی دۆخەکەمان زۆر لەوە ئاڵۆسترە ئەبێ ڕێی ئەم گروپ ئەو گروپە وەربگرین بۆ یەکێکی وەکو چەرچەڵەڵێگە دوو ئابووریناس بخیتە ژوورێکەوە دوو ڕێی جیاوازیانە بێ مەگەر کینزی لێبێ کینزی چگە لە ئابووریناسە گەورەکانی بەریتانیا و عالم ئەڵێ بەڵام ئەو وەختە بێ بەسیان بێنان شۆش ئەو ئابووریناسا ڕیسکە یەک دەرەنجامی دەقیقیان بەدەستەوە نامانەنێ هەندێکی تریان گلەی ئەویان هێڵی ئەلەکاکە ئێمە سیاسەتێکمان داناوە ئیشی کردو سیاسەتەکە زۆر باشە کەچی بە ئابووریناسەکە وڵی ئابووریناسەکە لە جارە با بچم زانم ڕووی تیۆری و ماتماتیکی و ئەمانەوە گونجاو و مەزبوطە ئەنجایەمە جواب دێمەوە ئێمە لەوە ماندوومانەکە ئەوە ڕاستە ئابووریناسانی ژەڵەن وانە ئێوە لە قەیرانە قەیرانێکی چووکو مێڵ چەفرێتمانەڵێ قەیران تەنها کاتێکە بتوانن گۆڕانکاری دروستکە بەس ئالە ویاشە لە کاتی قەیرانە لەو کاتەیە سیاسەکانە گەڕێنەوە بۆ لای ئابووریناسان ئەویش بیر و بۆچوونی لا کۆڵان وەرەگرن ناسوێنە ئۆمقاکەوە و زۆر لە ئابووریناسانی تریش هەمانە و گلەیان هەیە کە سیاسی بەو شێوەیە ئەڕواکە ڤۆتەر دەنگدەر ئەوەیە کات نەک لە ڕووی زانستیەوە تورکیا ئەوەمان بینی ینی ئەردۆغان بە ئارەزوی خۆی ئەوەی کە پێوترێ سووی بانکی و سوودی بانکی و ئەوانە بە ئارەزوی خۆی دەستکاریە کرد بەرزیە کردەوە نزمیە کردەوە هەتا لەم کابینە تازەیە شیمشەکات وەبزانام کوردی شەک پێی دوتی بۆ نێتە دەخولی تا پێی وازی لێ بێنە بۆ من ئەو خەریکی سۆوێڵ ئابووریناسێکە عیبارەتێکی زۆر جوانی ئەڵێ یەکەمین وانەی ئابووری ئەوەیە ئەزانین سەرچاوە لە کاتێکی دیاریکراوە دەگمەنە ناتوانێتی پێداویستی خەڵکایە جێبەجێ بکەیت ئەمە زانستە مەجای تیانە بەڵام یەکەمین وانە کە سیاسەکان ئیهمالەکان ئەم وانەیە چکە بێ وعدبات کە توانێت کۆمەڵگایکی زۆر بەختەوە لە 4 ساڵە بێنێتە دیتەوە دەستخۆش دکتۆرجانەمەوە دواوتەی جەناب دەوەرەگرم ئەو کاتە کەمی کەماوە یەک پرسیار لە ئەزیز و خۆشەویست کاکە کەمال چۆمانیەکەم ئێستا ئەوەی کە دیارە لە کوردستانە ئەگەر ینی لەم ڕۆژانە لە هەندێک کەسم پرسی ئایا ئەگەر هەرێمی کوردستان بۆ نمونە چ شتێکی نەبووایە لە دۆخێکە ئەبوو کە زۆر بەهێزتر بێ وەک لە ئێستا و توانای مبادرەی هەبێ و بۆ نمونە گەر دۆخێک لە عێراق ڕووی بایە بۆ نمونە
ئێمە بمانتوانە دەستکەوتی گەورەتر بەدەستبێنین پوختەی قسەکانەوە بوو ئەگەر معاش باش بووە موچە و دواتریش پرۆژەی ئابووری ئەوانە هەبووە بە تایبەتی پرۆژە خزمەت گوزاریەکان و لەگەڵیشیا ئەو ناعەدالەتی کە هەیە بەو شێوە زەقا یعنی بەو شێوە زەقە نەبووە بۆ نمونە کادرێکی بەسیتی هی میدیایەکی حیزبی سیرەکەی 6 قاتی هی مۆزەفێک گەورە ڕەنگە بە ساڵێک بەقەدەر 6 ساڵی مۆزەفێک گەورە ئەگەر ئەمە نەبووە ئەکرا هەستی نیشتیمانی لە کوردستانە زۆر بەهێزتر بووە ئینتیمای قەومی زۆر بەهێزتر بووایەوە ئەو شەرخەی لە بینی دەسەڵات یا ئەو خەرەندەی لە بینی دەسەڵات و خەڵکایە و نەبووە کوردستانی باشوور لە هەر گۆڕانکاریکە زۆر ئامادە بووە بۆ ئەوەی کە دەستکەوتی زیاتر بەدەست بێنێت تەنانەت بەسەر بەخۆیشەوە تا چەند لەگەڵ ئەم پۆینتایی کە ئەم خەیرانە خستە ئابووریە ئەوەندە کاریگەری لەسەر ئۆنتۆلۆژیا وجودی هی قەومی ئێمە دروست کردووە لە باشووری کوردستانە. کاگیاسین بەر لەوەی وەڵامی و پرسیارە دەمەوە یەکش ئاماژە بۆ بکەم باسی ئەبێ بە کورتی لە بەروی لە کۆتایی بەرنامەکەین کەمالجان. ئۆکەی لە ساڵی 1992 حکوومەت هەرێمی کوردستان پێکاتوە تا ئێستا هیچ وەزیرێکی ئابووریمان پسپۆری لە ئابووری نەبووە و هیچ سەرۆکێکی حکوومەت یاخود سەرۆکی هەرێمی کوردستان بە جێگرەکانیشانەوە لە قۆناغی دکتۆر بەرهەم کەمێک جیاواز بکە و دکتۆرای لە بۆی ئاماروانە هێمە جیاواز بەڵام تۆ ناتوانانی ئابووریەک دروستکەی کە خودی ئەوانی کە وڵاتەکەت بەڕێوە بن لە ئابووری تێناگەن ئەمە یەک بۆ وەڵامدانەوەی پرسیارەکە ململانێ بۆ دروستە بێ بۆ لە ناو کۆمەڵگادا ململانێ دروستە بێت طبعاً ئەمە فرا ڕەهەندە و ئەگەر لە لیبرالێک پرسی لە مارکسێک پرسی لە فێمینیستێک پرسی بە جیاواز وەڵام تەداتەوە بەڵام شتێک هەیە کە زۆربەی ئەوانەی کە لەسەر ئاشتی و ململانەی لەسەری کۆکنەوەیە کە بە ئینگلیزی پێگوترێ greed and grievances یعنی حەسادەت و ئەروانی گەرانی کاتێک حەسادەت هەیە کاتێک نیگەرانیە نیگەرانیەکان چی نیگەرانی جیاوازی ئابووری نایەکسانی ئابووری نایەکسانی کۆمەڵایەتی ئەم نایەکسانی لە چێ ڕادێ لەوە ڕادێ کە سیستەمی سیاسی سیستەمی ئابووری لە خزمەتی چینی خوارەوە نییە هەموو حکوومەتێک بۆی ململانەکان کەم کاتەوە چیەکە یاخود ئابووریەکەی پێشکەوێ هەوڵەدا چینی خوارەوە بێنێتە چینی ناوەڕاست بۆی بتوانێت کۆمەڵگایەکی یەکسان کۆمەڵگایەکی لانی کەمی دادپەروەری هەبێ و بتوانێت عدالەتی کۆمەڵاتیە بێ ئابووری گەشە بکە و دیموکراسی تێدا گەشە بکە لە هەرێمی کوردستاندا لەبەرەوەی کە حکوومەت فەشەلی هێناوە لەمە بەڵام فەشەلەکە تەنها ئەوە نییە کە بەڵام زۆر بە کورتی چکە ئیتر تاوا هیچ مەسەحمان نەما بەڵێ یعنی ئەو هەستە نیشتیمانی و هەستی خۆشەویستی وڵات و کۆمەڵک کێشەیە هۆکارەکەی چییە هۆکارەکەی ئەوەیە خۆ لە نەوەدەکان خراپتر و بەڵام خەڵک ئەو هەسەی نەبوو بۆچی لەبەرەوەی خەڵک دڵنیایە کە هۆکاری نەهامەتیەکانی خۆی چێ بەرپرسە ئەو سەرکردایەتیە و ئەگەر بەهاوا و سەرکردایەتیەکەش خۆشیان دۆخی ئابووریان خراپە خەڵک لەی لێ نەبوو بەڵام لەبەروی نەعەدالەتیەکە زۆر ڕوونە ئەگەر وەز ئیشان باش بێش هەرگلەیان هەیە دەست خۆش بێ ئەزیز و خۆشەویستم کەمال چۆمانی پاڵێوراوی دکتۆرا لە زانستە سیاسیەکان لە وڵاتی ئەڵمانیاوە لەگەڵمانە بوو زۆر سپاس دەکەم کەم شەو عزیەتت کێشا و لەگەڵمان بووی هەروە ئەزیز و خۆشەویستم دکتۆر نیاز نەجمەدین کە مامۆستای زانکۆ پسپۆڕی بواری ئابووریە بە ئومێدم کە گفتوگۆی دیکە بکەین و ئەم قسانەی ئێمە وەکو ڕوژانێک وا بێ بۆ ئەوی کە توێژینەوە و ئەوەی کە جدی کراوە زیاتر بکرێەوە هەوڵی زیاتر بین بینەرانی بەڕێز و خۆشەویست سوپاسی هەرە گەرم و تایبەتیش بۆ ئێوە کە تام کاتە لەگەڵمانە بوو تا بەرنامێکی دیکە بەخواتانە سپێرم هەر شاد و سەرفراز و بەختەوە دووبارە